لە هەڵبژاردنەکانی 2010دا نزیکەی 85% لە دەنگدەرانی سوید بەشداریان لە دەنگداندا کرد. لە ئاکەمدا 8 پارتی چوونە ناو پارلەمان. پارلەمانی سویدیش پێک هاتووە لە 349 کورسی کە ڕێژەی ژنان لەو خوڵەی پەرلەماندا 45% بوو. دهۆلا پەرلەمانێدا cihê rûniştina wan diyar kiriye û parlamenterên her herêmekê nêzîkî hev rûdinin. Pêwîst nake ku di hemû gotûbêjên hola perlemanê de hemû endam perleman amade bin. Lê gava ku dengdan çêdibe, her yek ji wan pêwîst e li cihê xwe be û deng bide. Sê bijardeyên dengdanê hene: erê, na û bêlayan. بارەگای هەر پارتیەکی ناو پەرلەمان بەڕێوەبەریەکی هەیە. ئەو پارتە ئەندامانی خۆی لە دەرەوەی پەرلەمان لەو بەڕێوەبەریەدا دادەمەزرێنێ. ئەو ئەندامانەش دەبنە سکرتێری ئەندام پەرلەمانانی هەمان پارتی. هەر پارتیەکی پەرلەمانیش یارمەتیەکی دراوی تایبەت بۆ موچەی ئەو کارمەندانە لە دەوڵەت وەردەگرێت. ئەندامێکی پەرلەمان دەبێت سکرتێرێکی هەبێ 5% شەیە. سبەر هەردوو ئەندامی پەرلەمان سکرتێرەی وانی خاسەنن لێ دەرێ وێژی هەر پەرلەمەنتەرێکی ئەندامی کۆمیتاک پەرلەمانی دەبێت لە ژنەیەک پەرلەمانی دەبێت هەر پارتیک سکرتێرێکی وێ هەیەش بۆ وێ لژنێ. یعنی مثلەن ئانا ئەم کۆمیتا سیاسەتا دەربەدە سێ پەرلەمەنتەرن سکرتێرێکی پارتیش مەردانیش بۆ وێ کۆمیتێ غیری سکرتێرا منی خاصی ئامنی هەیە. هەر ئەندام پەرلەمانێک ژووری تایبەتی کاری خۆی هەیە. لەو ژوورەدا کاری ڕۆژانەی خۆی دەکات و کۆبوونەوەی بچووک بەڕێوە دەبات. هەر لەوێش پشوو دەدات. لەبەر دەرگای ژوورەکەی شوێنی تایبەتی پۆست هەیە. لە ناو ژوورەکەشیدا کامپیۆتەر، تەلەڤیزیۆن بۆ وەشانی ڕاستەوخۆی پەرلەمان، تەلەفۆن، ڕادیۆ و گەلێک کەرەسەی دیکەی سەرەکی هەیە. پۆستا منی ئیرۆ هاتیە هەرسی بەشخۆ پۆستامەتی ئەڤ ئۆدا ڕونشتنەیە ئۆدا کارشێرت بێشن هەر کەسێکشمە ئەندامێ پەرلەمان ئۆدا کویولۆ هەیە چکێم زێدا هەنەک بچووکترن هەنەک مەسترن سەرۆکێ کوتلا ئۆدێوان تقریبەن جار و نیڤەکێ لڤرە لێ مەسم بوونەیەش بەر گەلێک جارات جوینێ خۆمەرۆ لوردەکە ئێم خۆشی ئانا هەگەر هەواڵێ نزیک تێن و ئەوانە ئەس جوینال بەردەکەمانی شخصەکە بێت و دۆ بێ جوینێ خۆل بەردەکەن لێ وەختا زێدە دەبن هەر پارتیک ئۆدەی خاص هەنن ئەو ئۆدانانە بۆ 5 کەسە حتا 20 کەسە مەرۆکار لوان گەلە کۆدە هەنن مەرۆ حەزر دەبێت نۆرمال سێ شێوە هەنن بۆ گمەرۆ بەریداخوا ئەستیلام بکە یان دریە مەیلێرەیە یان جی نامە ژمەرتێن دەوێدەری داتینن یەکێک لڤێرە بەرپرسیارێ هەر گروپێکی سیاسی یەکێک لڤێر هەیە وان تشتا بجیتینە جانە هەنێک تشتەنە تو نکارە نە یعنی دریا بەری دێر بشینەژی تو نکارژی دریا مەیلێر بشین دەوێ بدەست بێدان و هەر جێ بۆ زووبوونێ بەرێیەکێژی ئەف سیستێم هەیە هەندێک پەرلەماندە گەو تشتێ مهم مەرۆ دخەیە دوویە ئەو بخۆ دخەیە و ئەو بەشێک تو دخوازە بشینە دریا وی جیهازە هەنێرە بەهەوە دشینە دەرەشوانە.
وقتا مرو تيجي الفير مثلا داويا روجي بريك تهرمالي هناك بوست هي تتخواز بشين دربه هناك بوست جد هندري برلمان اللي نقلك عجلة قبوري هانتو بشينه شبرويجي اف هندري برلمانه تو ناما خل فرداتينه داويا روجي اف بربرسياري هان وان ناما قشي دبوي جهانه يعني جيش بو دربه مثلا زي تكسكي بشينم ناما كي بشين شبو كردستان يا شبو باجارك دي ترو اوا وشغل الفرداتينم بريدا نورمال تفيرير در شبر از بخوا اندام کمیته سیاست در في سويدم قال لك دوكومنت مد في نهنيبه ناب بمینه نابجی تو تخجی کی دیتر بو کس کی دیتر دستخونه ده جا او دوكومنت اني دوين يعني خرابه بن مروبا فيجي اف جهازي هاني هي تتخيل شهور دكه وداوي وشغل کس کی دیتر نکارتش تکیبک يعني نتیجه حوالته اینجا شبو دوكومنت النهيني تتخوازه شي خلاص به دفيريا في جهاز هانير توي وانتشتا شنافت اودین کارین اندام پارلمانین هر پارتیه که نزیکی هفن به هفره گروپا خویا پارلمانی درست دکن و لگور مزنیا و پارتیه بارگه که گنجاو دهندر آواهیا پارلمان ده وردگرن هفته جاره دجوین دگو سیاستا پارتیا خوا برانبر هر بریاره که فرم بکن هر روز سه‌شنبه ام جوینا خلوی دکید نبینا ساعت 4 و 6 ایواری دکن جانا جی درنگ تردمینه و ام بخونن خب خو وزیر مجلس سروک پارتی جیته بخو جیگری سروک وزیره السويد و ام مناقشه خل سر سیاست حکومت دکن سر سیاست پارتی دکن چه نقطه دم کارم بفدور زیاده تر بکن شتشت ناكوكيو من السر يعني من الهفدونن دفرد يعني تقارب سياسة بارتية حر روجة سيشما جيب جيب همو اندامن پارلمانه ينكو مالا وان زيده تري 5 كيلومتر دوري پارلمانه دكارن اودايا که نوستنه ورگرن هروها مالن سر به پارلمانه و لناف باجر هنه و هنک اندام پارلمان تیده دجین افجي اودا خويه شست اودي اواهنن دندري برلمان ده او برلمانتري جنيزيك ستوكهولم شرطي او اگر 5 كيلومتر زياده دورتري ستوكهولم بحريك اودا كلو دنمرو اف اودانا شست هندري برلمانن طبقه هري سره ايديتر لدرفي برلمانن ناف باجردن للدربي برلمان افودا هنش خو مستند وقت از درباسی برلمان بون بری 3 سالا تختک تیده شوف کنبا هنی اف کنبا تو کار دریج بک مرو کار به سراکه توالت و حمامه اگه بخواست تشتکی خوارنه که چای که بخو قهوه که و کار بک مطبخ عمل درویش خو مرو کار درباس به بگشتی اودیولو باشنش بر جانش 2 ساعت 3 ساعت مرو هندری روزه ده مرو بطاله مرو کار به استراحت بک دوشکی بستینه نانکی بخو جادی مرو ودگره جانش گفتگو دیسکوسیون ناف پارلمان ده ساعت حتی 10 11 شویه و روزا دیتر مری ساعت 8 دست بکه جاش بقولوا ودا كله جديد المنو قال لك باش تو شبلور خودك يعني مرة درنج هر باجاري خروج هذه تدفت سرس بيزو بيو حبكي زحمة يعني بيتر لشرط أو هر كسكي أندام برلمان ما لاوي زي 5 كيلومتر به ما لاقليد مينه وك فاميلي حقيوي ودا كله هاي شل ودا كار وتشيل ودا مروتة خودك أو جهازك هي أو جهاز هاني وقتا مثلا سروک وزیر تی مناقشتی که یا وقتا دنگدان دندره پارلمان ده جهاز هنه اشارت داده مرود بیجه و دست پی بک پشتی 5 دقیقه شبرویه که جه حساب کردنش هر اودا که دندره پارلمان ده چه اودا خویانش اودا کار زیده 5 دقیقه ناکشین حتی تورقه پارلمان لەناو باڵاخانەکانی پەرلەماندا هەموو خزمەتگوزاریە پێویستەکان بۆ ئەندام پەرلەمانەکان هەیە. شوێنی نووسن، جلشۆرین، خواردنگە، خزمەتگوزاری ناوخۆ و دەرەوەی سوید، پەرتووکخانە، بانک و گەلێک خزمەتگوزاری دیکە.
ئەگەر ئەندام پەرلەمان بیهەوێ دەتوانێت نەچێتە دەرەوەی پەرلەمان. کەسێ بخوازن مثلا سەرێ سبێ پسکلێت باژۆن یان ڕیادا بکەن یان تشتێ دیتر جیکی خاص تونندرێ پەرلەماندا هەیە ئەو کەسێ بخوازە ئاڤژنیە بکە جید پەرلەماندا هەیە ئەو کەسێ هەر بیبلوتێکی کتێبا بخوێنەوە بیبلوتێکە پەرلەمان هەیە هەنێک ئۆدە هەنن بۆ مثلەن میێڤانێ دەرڤە ئەگەر تو بخوازوان داوات بکەن گەلک دلیگاسیۆنش دەرڤەتێن مثلەن ئۆدێ تایبەتی هەنە مەرۆ دەرە حەزر دەبە ینی بگشتی توکارە بێژێ پۆست تونندرێ پەرلەماندا هەیە بانک تونندرێ پەرلەماندا هەیە بیرۆوە کڕینە بلێتی تەیارێ و ترێنێ ئەوە تونندرێ پەرلەماندا هەیە ینی نورمال مەرۆ کار بێژێ هەموو داخوازێ ئەندامێ پەرلەمان جی بجی دەبێت تونندرێ پەرلەماندا ئەو ئاڤایەک هەنەژێ ئەو کەسێک خەو دەکەن مەسەرەن یا سەر بینایەتە پەرلەماندەیە یاژی دبن عەردێدە دژێر زەمینێدە مەرۆ پەیوەندی کاری دانوستە بچێ وان ئاڤایە دیتر ئەو ژی یعنی هم بۆ ئەندامێ پەرلەمان ئۆدێوانی کارن هم ئۆدێ خەوێنن یعنی تو کار بێژی پەرلەمان لەڤر بگشتی دائیرەکە کۆمپلێتە هەموو تشتێت و بخواست تێدەی یعنی ئەو کەسێ بخواز بێ کارە سەرێسی بێ بێ دەکێ و هەفتاکە یان مەهاژی لەڤر بمێنێ چ بە ڕێستۆران داوێ هەیە کافتێریاوێ هەیە هەموو تشتێ هەیە شوندرێ پەرلەمانش دەرنەکەوێت. li dervey avahiyên perlemanê endam perleman lê şaredariyên xwe kar dikin serdana dezgehên dewletê dikin civînan bi dengderên xwe reldar dixin li bûçûnên xelkê gudarî dikin de ku ew gotûbêj bandorê li girtina biryarên perlemanê bikin. Mesela vahanêş serokê partiyê hatiye ji mir AYK dibêje maaşê mamûsta divê em zêde bikin. İcava helbet muhime yani wexta ez vedigerim herêma Uppsala giş qibelî partiyê ketime perleman yani wek nûnerê wê ev pirsahanê ez xwe dibe civînê xwe me ro dike îro piştînîro meselan saet sisiya ez derim Uppsala li gel Partiya Liberal yani Komîta Liberalê Uppsala ez rûdinêm ji ber ez tenê endamê perlemanim û siyaseta hizbê me ro ji war dibêje. بەشێک لە کاری ئەندام پەرلەمانەکان پەیوەندی نێودەوڵەتیە کە ئەو پەیوەندیەش لە گەلێک بواردایە بۆ وێنە گواستنەوەی ئەزمون و بەهێزکردنی سیستمی پەرلەمانتاریزم بۆ ئەو وڵاتانەی کە لە بواری دیموکراسیەوە ئەزمونیان لاوازە. هەر هەموڵاتیەکی سوێدێک و 18 ساڵ کربن مافێ وی هەیە ku dengdanê bike yan jî bibe endamê perlemanê. Ew qas xizmetguzarî ji endam perleman re têne pêşkêşkirin ji bo ku bikare bi şêweyekî guncav karê xwe perlemantarî birêve bibin, karê xwe hizbî birêve bibin, hevkarî û pêwendiyên xwe yên navnetewî birêve bibin û heman demê ku bandorê neke li ser jiyana wan ya civakî.